يعني ئەمە حسب مقارنة لەگەڵ ئەمپێری مۆلیدە دەکەین ئەو کەسێکەوە چەند ئەمپێر مۆلیدە هەیە حسبەوە بەڵام ئەمپێری تاقە شەمسی ئەمپێریەکی خاوێنە واتە 220 ڤۆڵتی ڕێکە وەکو ئەمپێری مۆلیدە نیەکەوە دابەزێ بۆ 180 و ماڵێکی ئاسایی ئێستا وەکو باسم کرد لە بۆ لادەیەکان یاخود ماڵێکی ئاسایی حسب تەکلیفی ئەو کەسێکەوە لە ئێمە دەکات لە 2 ئەمپێرەوە هەمانە هەتا 1000 ئەمپێر بەلەوحان ئەو لەوحان عادەتی عادەتەن لەوحەیەک نزیکەی 2 ئەمپێر کەمتر زیاتر لە ڕۆژێک خۆش بیت ڕۆژ خۆش بیت یعنی 3-4 سعات کە بینی سعات 10 بۆ 2 ڕۆژ خۆشە و ڕۆژ بە دەرەوێت تاو کەفای خۆی دەدات بەڵام لە هێواران و بەیانیان زوو ناتوان ئەو کەفای بدەن بۆیە ماڵێکی ئاسایی لە ئێستاداوی زۆرترین ڕغبەتی لەسەر بیت پێنج دەوحە دادەنێن و زایدەن 4 پاتری دادەن یاخود 1 پاتری لیتیۆم دادەنێن وا دەکات یعنی ئەمە حسب مقارنة لەگەڵ ئەمپێری مۆلیدە دەکەین ئەو کەسێکەوە چەند ئەمپێر مۆلیدە هەیە حسبەوە بەڵام ئەمپێری تاقە شەمسی ئەمپێریەکی خاوێنە واتە 220 ڤۆڵتی ڕێکە وەکو ئەمپێری مۆلیدە نیەکەوە دابەزێ بۆ 180 و 190 یەک ئامۆژگاریش هەر لەسەر قسەکانت بەنسبەت خاوێنکردنەوەی تەختەخۆرەکان ئێستا دەو کێشانە زۆرە تەختەخۆر نابێت لە وەرزی هاوین لە نێوڕانان بە تایبەتی کاتێکەوە وزەی لێوەردەگیرێت خاوێن بکرێتەوە زۆر زار تووشی حالەتە بووینە تووشی تەقیم بووینە و تووشی زۆر زەرر زیان بووینە بۆیە خاوێنکردنەوەی لەو حەوت تەختەخۆرەکانی سەربان هەتا بکرێت بەیانیان زوو یاخود شەوان یاخود ئێواران درەنگ خاوێن بکرێتەوە.